سڵاوتان لێبێت هەمومان حەزمان لێیە پێکەنینێکی جوانمان هەبێت هەمومان حەزمان لێیە ئەو خواردنانەی دەیخۆین تام و چێژی لێوەرگرین بۆی ئەگەر هاتوو تەندروستی ددانەکانمان بەو شێوەیە نەبێت و ئازارمان بدا تام لە هیچیان ناکەین واتە کاتێک دەچینە بۆ نەو ئەو یادەوەریانەی کە حەزمان لێیە بە فۆتۆ ڕێکۆردی بکەین لەبەر ئەوەی ددانەکانمان ناڕێکە ناتوانین پێکەنینێکی جوان پێشکەش بکەین بۆیە ئێمە ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە تەندروستی ددانەکانمان تا بزانین ددان لە چی پێکهاتووە چۆن وای لێ تێک بچێ چۆن تەندروستیەکەی دەشێوێ و لە هەمان کاتە چۆن پارێزگاری لێ بکەین بۆی تام لە خواردنیش و لە یادەکانیشمان بکەین بۆیە ئەم پرسیارانە ڕوبەڕووی دکتۆر سازان سەرتیب پسپۆڕی جوانکاری ددان دەکەین ئەویش وەڵاممان داتەوە زۆر بەخێربێ سپاس بۆ ئامادەبوون بە سەرەتا پێشەوەی پرسیارەکانمان لە دکتۆرە بکەین دەچینە لای ڕای هاوڵاتیان بزانین ئەوان دەربارەی ددان و ئەو زانیاریانەی کە پێویستە چییە چیان جواب داوە دانم کلۆر بەتون چام کردووە ئاست کرد ئازاری زۆر بیانی کە ڕەش بوو کە لە دوای ڕەشەکەی کلۆر بوو کە کوم بوو کە کوم بوو چوومە کندکتۆر گوتەوە دەبی یان دەمار قەتەکان دەبی چێشی دەماری قەتەکەت بۆی پڕکردنەوە ئەمن پێشتر شیرینیشتم زۆر دەخوارد ئەو جاگەر شینی پاقلاوە زۆر بخۆی ئەگەر کەمتر بشۆی ئەوە زیاتر ئازار دەکێژی و بە مروری کات ینی تێپەڕبوونی کات ئەو ددانت کلۆر دەبێت تێگەچی پیس دەبیت ئەوجا پێویستم سەردانی دکتۆرکە بۆ ئەوەی کە سەردانی دکتۆرت کەم بێتەوە دەبێت تو هەموو ڕۆژێ بەیانیان فرچە دان بدەی ئاگاداری دانەکان بیت چ دەخۆی هەموو شتیم چەند شیرینی هەموو شت بە سنوور بیخۆی نەگەنیەوە بکە ینی بە چیلۆ بیخۆی ینی کەمتر بیخۆی زیاتر ینی نابێ دەبێ هەموو شت بە سنوور دابدرێت ئەمن زۆربەی کاتان شەوان دەشم زۆربەی کاتانیش بانیان دەشم چونکە وەختی کامل خواردەکان دەشم نێورانان ئێواران زۆر کاتژەوەیە من عشاش بەشار برسی دەبێ بەش بەردەوام برسیە هەر نان دەخۆت ئەوجا وەختی پێش بۆی بخەوین ددانمان دەشوێت من ئێواران ددان بەشم و هەر ئاسبێنان ڕۆنەشتش لە کلۆربوون دەیپارێزم و لە شیرنی نایبکەم خۆی یعنی زۆر بخۆین دەبێت وابێت یعنی دەبی زوو بیشۆن شەوان و سبەینان شیرینی دەبکەم بخۆین لە نەخۆشی دەبی بیپارێزین ئەلحەمدوللا هەتا ئێستا سەردانم نەکردە لەبەرەوەی هیچ کێشەی ددانم نەبووە تا ئێستا ئیشاڵڵا ناژبیتم چکە مڕاجعەی دکتۆر ئەو کاتە ئەکرێکە خەلەلێک لە ددانەتەی بەس ئەلحەمدوللا من نییە بەردەوامیش ئەشۆم سبەینە و شەوان ئەشۆم مشکلە لەبەرەوەی مزاعفاتی ددانی و چیز نییە کە ئەتو تووشی مزاعفاتی ددانی بووی لە هەموو جێک حساسترە لەبەر هەندێک من قەت ئەو ناوە سلوبە بەکار ناینم بە شتی ڕق بەدەدان بشتێ پێم وایە تەندروستیەکەی گرنگتریشە لەوەی کە سپی و جوانبی ئەویان ئەگەڕێتەوە سەر پێم وایە بابەتەکی ینی کەلتوری لە سەرەتاوە لێ ڕابێن یعنی مناڵەکان لێ ڕابێن بە خۆمان لێ ڕابێن لەوەی کە شەوانە دوای نان خواردن و پێش خەوتن و ئەوانە بیشۆی دوای نان خواردنەکان پاچ بکەیەوە پێم وایە زیاتر ئەوانە ڕێنمای پزیشکی دەمودانە بەڵام وەکو هاوڵاتیش ئەکرێ متابعی ئەو بابەتە بکەین و بە خۆشمان چاودێری دانەکانی خۆمان بکەین لەوەی بە جوانترین شێوە لەگەڵمان بن و تووشی کێشە و گرفت نەکاتن سەوڕەکەم یعنی ئەویان وەکو طبی بابرین طبی فریاگوزاری هەیە ئەوەش بەشێک بی لە ئەو کە ئەمە لێ ڕابین ینی هەم لە قوتابخانە و لە ئەوانە کە لە بۆیان شی بکرێتەوە زیاتر لە مناڵیەوە ئەگەر ئەو شەوکو بەرنمەیەک پەیڕەوت کرد هەتا کۆتایی ژیان لەگەرەتەبییت و پایڕاویەکی بەڕاستی ددان شوشتن زۆر گرنگە بەڵام ئێستا ناتوانم بڕیار بدەم 100 بلێم 100 ئەوە بەڵام زۆریمان فەرامۆشمان کردووە چکە شوشتنی ددان زۆر گرنگە کە بەیانیان لە خەو هەڵەسی ئەو خواردنە و شتانە شەو مایتەوە هەموو لەناو کو دەڵێ وەکو لەوغێک لەناو ددانەکانت مایتەوە بەڵام نەها هەڵەسشەوە هەم لەسەرشی نان دەخۆی ئەو زەوە بزانێت چی دووس بەی دەبێتە ڕەش ئەوە هۆکاری چێ هۆکاری فەرامۆشکردنی ددانەکانتە ئەو زە بەرەو ژانی دەباتن ژانەکەش وە دەکە دەبێت دەری بینی ئەوە دەگەڕێتەوە سەرچی دەگەڕێتەوە سەر نەشوشتنی ددان.
دکتۆر سازان دووبارە بەخێر بێت. هاوڵاتیان ڕای جیاوازیان هەیە، یەکێک باسی شێوازی شوشتنی دەکایك باسی سەردانی پزیشکەکە کە ئەمە دوایی دەتوانین وەڵامیان بدەینەوە پرسیارەکان زیاتر لە بەڕێستەکەین. بەڵام سەرەتا با بزانین پێکهاتەی ددان لە چی دروست بووە، کەی دروستە بێ، جیاوازیەکەی لەگەڵ تەمەنا چییە؟ بەێ خۆی دەست پێ دەکاتن برین لە 6 مانگەوە دوودانی خوارێ دەست پێدەکا بێتە دەرێ دوای ئیسەرێ دوای ئەوەکانی کەتەوە دەبی پێی دەگۆترێت دانی شیری ئەوانە تقریبان عددیان 20 ددانە بەس مەرج نییە و ئەگەر 8 مانگ ئەو دوودانەی خوارێ هات نەدەرێ ئەوە مشکلەی هەیە زۆر کەس دەگاتە دەمانجیش ئەنج دوودانی بنەوەی دایکان و باوکان قەلق نەبن هەیە پێش 6 مانجیش دێتە دەرێ برین لە 4 مانگەوە دێتە دەرێ ئەمووی زۆر تەبیعیە زۆر باشە بەس ئەگەر ببوورە ینی ئەو ددانانەی سەرەتا کاتێک کە دروست دەبن پێویست ینی مەرج نییە کە بە پێی پێویستی ئەو تەمەنە بێ واتە لە بینی 20 ددان کافیە بەسە لە بۆ ئەوەی ئەو منداڵە کارەکانی خۆی پێ بکە بۆ لە بیدایەتەوە ژمارەکان ئەوەندە کەمە چکەن ئەتوو بەش ینی ئەو فەکی برین منداڵان شەویلاچی گچکەترە مقارنەتەن بە گەورە ئەو عەدەدە واکرایە ینی هەرجێ ئەوەندە دەبێت هەرجێ ئەوەندە دەبتەوە 20 ددان دوایە ئەو شەویلاکە گەورە دەبیتن دەبتە جێیەکان ینی وردە با برین بۆ مەراحل دەست پێ دەکاتن گەورە دەبی بەرەبەرە زیاد دەبیتن دانەکانە تا دەگەینە 32 دان بەس هەموو کەسەکیش 32 دانی نییە بەس 28 هەیە دوایوی ئەو چاردانی دەبینێتەوە پێی دەگوترە دانی عقل ئەو دانانەی کە ئێستا لە کەسێکی بڵین پێگەیشت و ئەوەی دەبینین دابەشبوونی منداڵ ینی ددانەکانی منداڵێکە کە بەو شێوەیە و وەکو ئاماژەت پێکرد شەویلاجی بچووکە بەڵام کە ئەگاتە بڵین تەمەنی گەورە بوون یان باڵغ بوون ژماری ددانەکان زیاد دەکەن بەرێ دەگاتە تقریبان نارینە تا 32 دانە بەس مەرز نییە 32 دان بیت کەن 4 دانیان عقلا هەندێک کەس هەیە 4 دانیانەیە هەندێک دویان هەیە هەندێک هەر چاریان نییە ئەمە برین 28 پلاس ماینەس ئەو 4 دانە زۆر باشە ئەو ددانانە کامیان زیاتر ینی بڵین لەبارن بۆ ئەوی تووشی کێشە بن ینی نەخۆشییان توش هیچ جیاوازیەک هەیە لە پێشەوەی تەنیشتەکان ئەکی طبعاان دانەکانی پشتەوە زیاتر ئەوەنە ینی معڕەزم برین لۆکلۆر بوون چکەنەتوو خواردن و شت بە زۆری هەر لەسەر وێ ئەوە دەکرێتن دەیجوون بەدانی پشتەوەی جوینەکان لەوانەشە بمێنێتەوە لەوێ غڕش دەبتۆ چکەن هەندێک ئەوەی تێدایە تو ببینە وکو دانی پێشەوە نییە گرروڤ وشتی تێدا ئەو خوانە لە ناوی دەمینێتەوە زۆر جار هەیە زەحمەت برین فرچە و معجون بگاتەوێ کە دەیشۆن لێ ئەو خوانە دەمینێتەوە تووشی کلۆربوونی دان دەبێت کەواتە ینی ئەمە بێ گەر بمانەوێ ینی گرنگی بە تەندروستی دانەکانی شەر هەر پێشەوە نییە بێ گرنگی بە پشتەوەش دوێن کێشەی زیاتر پشتەوە زیاتر زۆر باش ئەگەر بینە سەر ئەو کێشانی کە هەر کەسێک ئەگەری هەیە تووشی بێت لە ددانەکانیەوە تا با بڵین کێشەکانی دەم و ددان چیە ئەو لێرەکە بڵین هەندێک لەوێرەکان هاوکارانم ئامادەیان کردووە ئەگەر بۆ نمونە باسی ناخۆشی بۆنی دەمکەین کە لەوانەیە خەڵکێکی زۆر مشکلێ و بێزارکەریشە هەندێک کەس بۆتە مای ئەوەی کە لی بۆ لایەنێکی دەرونی کە دەپێی دەڵێ بۆنی دەمم ناخۆش ئەکی طبعاان ئەمە یەکەم جار دەبی بزانین سەبەبەکان چنە ئەو شتانە دوای عیلاجی هەر سەبەبەی ببینینەوە برین ناخۆشی بۆنی دەم ئەسبابی زۆرە یەک لە سەبەبەکانی برین زۆر کەس هەیە ئیهمالەت دانی ناشواتن ئەو خواردنەغڕ دەبتەوە یان بەکارهینانی داو بەکارنانی دانی دەشووە بەس داوی بەکارنانی ئەو خواردنە هەر دەمینێتەوە بینی ئەو دانانە تووشی ئەو بۆنەی دەکات دوو هەندێک کەس هەیە نەخۆشی برین مەعیدە و نەخۆشی لەوزەتەی نوجی و بۆ ئەوشتانەیان هەیە و ناشزان ئەوشتانەیان هەیە و هەر دەرێن بۆنی دەم و دانمان دێ و ئەوشتانە دەبی ئەو مشکلەی حەلکەین ئەمە برنجی و بیتی لەوزەتەی نیتی ئینجا ئەمە بینە سەر دانەکانی هەندێک کەسێ دانیت مشکلەی نێ دەبین مشکلەکە و سەبەبەکان ئەوانەیە هەندێک کەس هەیە دیسان برین یعنی ئەو مشکلانەی برین ئەوەی بەکاردێنن یعنی هەندێک خواردن هەیە برین زۆر برین سیرە پیازە ئەوشتانەیە دیسان ئەوانەش تووشی بۆنی دەو دەکاتن هەندێک کەس هەیە برین بە بەردەوام یعنی برین انتیظامی خواردنی نییە برین فترەی زۆر خواردنی ناخوا و دوایانانەکەی دەخوا ئەوە هەمووی طبعاً دیسان تووشی بۆنی دەو دەکات زۆر باشانی ئەگەر هۆکارەکان بزانین زۆربەی زۆری کێشەکان لە کۆڵ بەنسبەت هەستیاری حساسی بەس ئەفوان پێش ئەوەی ئەوە هەندێک شت هەیە طبیعی دەتانی بەکاری بینی نەجاتت بی لە بۆنی دەودان معدەنۆز نەنا هەندێک ئەوە هەیە غسوول هەیە دەبی طبعاً ئەوەش بە
وەصفەی دکتۆری بیتن بەکاری دێنی کەم دەکاتەوە لە بۆنی دەم بەکارهێنانی ئەو غسولانیان ئەو پێشوەرانە جیاوازە لە جیاوازە دەبی استیشارەی دکتۆری بکەن و ناتوانانی هەموو کەسێ بچێت نەوەیەک بەخۆی بکڕێت نه طبعا ئەکید و ئەو خواردنەوەش زۆر یعنی مهمە لە هەموو کەسەکی الأقل 8 کوب برین ئەو بخوا ڕۆژانە هیچ بەکارهێنانی بنیشت هاوکارە بێ بۆ نهێشتنی ناو ئەو شتانە طبعا باشترە ئەکید کە هەندێک لە بنیشتەکانیش مادەی ئەو خواردنەوەش نه هەندێک بنیشت هەیە باش نییە کەنە تو دیسان تووشی ئەوە دەکاتن یعنی ئەو شیرنایەتە و ئەو خواردنەوەش زۆر باشە نەجاتی دەبی لە وشکایەتی دەموددان وەکیت بۆ نەکەش کەم دەبتەوە زۆر باش ئەگەر باسی هەستیاریان حساسیەتی ددام حساسیەتی ئەوەشتا ڕادێک کێشەیەکی باوە خەڵکێکی زۆر پرسیار دەکات لەسەر ئەو بەرێ بەچی تووشیان دەبێت حساسیەتی دان ئەسبابی زۆرە یەکێکیان ئەگەر برین کلۆرە و نازانیتن ئەوە بە ساردی بە گەرمی دەبینی بە شیرنی ئەو دانە زۆر حساس دەبی یان هەندێک کەس هەیە برین شوشتنی دانی بەغەڵەتیە شێوازی شوشنەکەی بەغەڵەتیە ئەو دانانە مینا هەیە حیمایەتی ئەو دانەی دەکات لە برین سەرما و گەرمای ئەو مینا ئەگەر نەمینێ ئەویش ئەگەر شێوازەکەمان غەڵەت بی شوشتن یان هەندێک مەواد هەیە بەکاری دەین لۆسپیکردنەوە ئەو شتانە ئەویش دیسان ئەو مینایەت لێ دەڕوێنی وەوا دەکە ئەو دانە سنسەتیڤ بیان حساس بی زۆر باشە هۆکاری بڵین کێشەی گەورە کە ببێتە هۆی ددانەکانمان کلۆر بن ینی ئەم ددانانە بەهای ئەوە لە پێک هاتەیان شتێکی وای تێدانە کە ڕێگر بێ بۆی ئێمە تووشی کلۆری نەبین یان بۆچی ئێمە ددانەکانمان کلۆرە بێ هەر تەنها لەبەرەوەی ددانمان ناشوێن یان هۆکاری تریشیان دێک کەسێڵێ من ددانیشم دەشۆم بەس ددانم هەر کلۆرە هەندێک کەس هەیە برین طبعا سببی ڕئیسی ئەکید خواردن مانەوەی سەرددان و نەشوشتنی ددان ئەوە سبب ڕئیسێکێ بەس هەندێک کەس وەکو جەنابەت دەرێ و دانیان دەشۆن بەردەوام و ئەو مشکلانەش هەر نەجاتیان نەبووە ئەوانە ئیما نەقسی کالیسیۆم و حەدید و معادنیان هەیە زۆر کەس هەیە برین لە ناو جیداچیەوە برین داکەکە خواردنەکی باشی نەخواردیە کالیسیۆمی کەمە حەدیدی کەمە لێە یان لە خۆی شیر ناخوا ئەوانە شێک لە سەبەبەکانە ئەو دانە زەعیفترە لە دانی برین بەشەری کە ئەگەری بڵین داخورانی زیاترە بە میکرۆبەکان سەریعتر دەخورێتن ئەو دانە زۆر باشە باسی داخورانەکەمان کرد کە وتە بەرگێک هەیە لەسەر ئەوە وای لێەکە کە بەرگەکە نەمێنێ بێتە هۆی داخورانی هەندێک حاڵەتی تر هەیە بۆ نمونە تەندروستی ناودەمان تەنها پێیوەستە بە ددانەکانەوە یان زمان و پدو و پوک و ئەوانەش لەگەڵ طبعاً ئەوە هەمووی پێکەوەیە هەتا شوشتن ئەتو زۆر کەسێ بەس دانی دەشواتن شتێکەکەی لەبیر کردی ئەو زمانە دەبی بشرێتن فرچەی خاص هەیە بەس لۆ شوشتنی زمان زۆر کەسێ ئەو شتەی نازانیتن ئەو هەر نەشی دیتیە برین طبقەی سپی دروست دەبی لەسەر ئەو دەمەی وا دەکا بۆنی هەبیتن وا دەکا بەکتریا و فطریات بە مەلاینەوە لەسەر ئەو زمانەی ببیتن دوێ دەبی لەگەری بشواتن دەم کڵی زۆر ئەسبابی هەیە یەک لە سەبەبەکانی هیچ معلوم نییە ئەو سەبەبە تا ئەستا سەبەبەچیان لەوە نەدیتیتەوە لە بەرچی ئەو دانە ئەو دەمە برین کوڵ دەبی عادەتەن لە دیوی ژوورەی زمان و ڕوومەت و ئەو شتانە شتێکی سپی دروست دەبی چاردەورەیەکی سۆرە چاردەورەیەکی سۆری هەیە حەزمی ئەو هالە گچکەیە وەکو پوفکە نییە برین شتێکی ئەو هالەیە و زۆریش پێین فڵە زۆر بە ئازار و بەژانە لۆیە ئەمە ئەسبابی دیار نییە بەس هەندێک سەبەبی دەرێن نەقسی مەناعەیە هەندێک سەبەب دەرێن زۆر کەسێ برین جغارەی ئەکێشیتن دوای فترەی فوجایی جغارەی تەرک دەکاتن ئەوەش طبعاً یەک لە سەبەبەکانە ژینگەی ناودەم دەگۆڕدرێ وای لێگە ئەو کار ئەسن ئەوە دروست بیتن حەلی عیلاجی هیچ پێویست نییە خۆی 3 ڕۆژ 4 ڕۆژە تا 1-2 هەفتان ئەو شتە نامینێ بەس ئەمە دەمانەوێت ئەو نەخۆشەکە دێ ئەو ژانەی لێکەم کەینەوە هەندێک شت هەیە دەیدەینێ برین سپرەی بەنج و ئەو شتانەیە لە سەیدەلیەکان لێ دەبی استیشارەی دکتۆری بکاتن هەندێک شتی بداتێ بەس ژانەکەی لۆکەم کەینەوە بەس هەندێک کەس باز لەوە دەکەن کە بە شێوەیەکی بەردەوام هەیەە ینی بە مانگ بەردەوامە بێ ئەوانە ئەوە دەبێت بە دوای کێشەی تردا بگەڕێن جگە لە ناو دەموکەوت بەرگری لەشی ئەتو استیشارەی دکتۆرەکەی بک بچیتن بزانی سەبەبەکەی چێنێک ئەوە حالە ئیهمالیکە کەندەم کولی ئەنواعی هەیە و دەبی سەبەبەکەی بزانین چیە هەندێک جار ڕەنگی ددانەکانمان دەگۆڕێت بەڵام کلۆر نەبووە ناشرین بووە ڕەنگی ئەوە بووە چی وای لێ دەکات کە ڕەنگی ددانەکەمان ڕەنگی ددان یعنی ئەمە برین زۆر کەسێ لە خۆیان ڕەنگی ددانیان شیریە ڕەنگەکی سپیان نییە بەس برین هەندێک سوبغ هەیە دروست دەبی لەسەر ئەو ددانەی
ئەوش دیسان ئەسبابەکەی دەگەڕێتەوە دیسان نەشوشتنی ددان دیسان زغارە کێشان دیسان ئەوش یەک لە سەبەبەکانە ڕەش دەبی لێ دەبی ئەمە یعنی بێتن خۆی 6 مانگ جارێک دەبی بێتە ئەو کلس و ئەو شتانەی لۆ لادەین لەگەر پۆڵشێکیشی لۆ دەکەین ئەو دانا سپی دەگەڕێتەوە زۆر باشە بەنسبەت هەوکردنی پوکەکانمان ئەوان لە چ حاڵەتێک ڕوودەدا ینی تا چەند کاریگەریشی هەیە لەسەر تەندروستی ددانەکانمان بەێ ئەوەش دیسان زۆر کەسێ التیهابی پدووی هەیە ئەوەش ئەسبابی زۆرە ئەوڕۆ حەلقەکەمان تەواو نابی ئەگەر ئەمە بەحسی ئەسبابەکانی بکەین بەس سەبەبە مهمەکان شوشتنی دیسان غەڵەتی ددان زۆر کەس هەیە کە دانی دەشواتن ئەوها بە شێوەیەکی بەو ینی لە تەنیشت ئەو حالە دەیشوانەک لە سەرێ لۆ خوارێ وا دەکاتن پدووەکە بڕوە و دانەکە برین حساس بی و تووشی کلۆربوون بیتن زۆر باشە ینی کەواتە ئێمە هەموو لەو کێشانی کە باسمان کرد کە هۆکارەکانیان بەشێکی زۆری بە و ڕێنماییانەوە هەیە کە بێ بەکار بهێنرێ لە کاتی ددان شوشتن و پاکخاین ڕاگرتن بەشێکی تیشی پێیوەستە بە خۆراکەوە کۆمەڵەیەک شتمان ماوە هەمووی پێکەوە کۆ دەکەینەوە بەڵام سەرەتا دەچینە ناوبڕێک و پاشان دەگەڕێنەوە لا دووبارە سڵاوتان لێبێ بەردەوامین لەسەر ئەو ڕێنمایانەی کە ئێمە پێویستە ڕۆژانە خۆمان جێبەجێ بکەین تا تەندروستی ددانەکانمان بە شێوەیەکی زۆر باش بهێڵینەوە بۆیە دکتۆر سازان ئەگەر ئێمە ئستا باس لە گرنگترین شێوازی ڕاگررتنی تەندروستی ددان کە ئەوش ددان شوشتنە بکەین ئەگەر زۆر بە شێوەیەکی ینی با ئێستا بڵین هاوڵاتیەک دانیشتووە تەماشای ئێماکە چۆن دەست پێ بکە بە ددان شوشتن ئەو ڕێگەیانی کە پێویستە ددان پێ بشوە وەکو پێشتر ئاماژت پێکرد ڕووی فڵچەکەی چۆن بێت چۆن بەرزی بکاتەوە ئێستا ئەو شێوازە ڕاستیەکەمان پێشان دەداتن کە ئەو فڵچەی دادەنەی بە دەرەجە 45 دەرەجە لەسەر دان و دەست پێ دەکەی لۆ سەرێ خاوێنکردنەوەکە زۆر باشانی 45 دەرەجە تقریبان ینی فڵچەکە لەگەڵ ددانەکە بەم شێوەیە بێت بەزەبت و لە خوارێ برین بەنسبەت خوارێ لە خوارێ لۆ سەرێ بەنسبەت دانی سەرش لە سەرێ لۆ خوارێ طبعاً دیوی ژوورێش بزانە لە بیریان نەکردێ دەبی لە بیر نەکەن دیوی ژوورش هەموو خاوێنکەنەوە زانە ئەو دوو سلایدەی ئێرە هەموو دیویژە ئورت پێشان دەدا و خاوێن دەکەیەوە سەر ددانەکان بکەنە تو بەس ئەوە نییە خۆت لە کۆڵکەوە و یەک ئەو حالە بەس پێشەوە ینی چەند خۆمان خەریکەین مەفروزە ئەتو یعنی 2 دقەک بڕۆ دەرێ لە لای ژووری دانششتن و حەمام وشت بڕۆ بجوولیەوە بسوورەوە تا 2 دقەک ئەتو نزیک نەبی لە مەخسەلەکە بێزار نەبی دەبی مەفروزە بڕۆی 2 دقەک ئەقل ئەتو خەریکی ئەو دانت بی 2 دقەش لۆ سحەتمان هیچ نییە زۆر باشە 2 دقە بۆ پاراستنی ددانەکان زۆر باشە بەڵام چکە زۆر جار هەیە کاتێک کە پێشەوەی بڕۆیتە سەر جێگا بە پەلە وەکو بڵی بەس واجبەکە لە ئەگەر باس لە نوعیەتی هەویری ددان بکەین مەعجونەکە فەرق دەکا یان مەسەلەن چۆن هاوڵاتیەک بزانێک ینی بەبێ ناوهێنانی مارکەکان چۆن بزانێک کامیان بە کەڵکی ئەویەت ئستا یعنی ئەنواعی ئەوە هەیە برین ئەنواعی تایپ هەیە لە مەعجون برین ئی بدووە ئی سپیکردنەوەیە ئی کلۆربوونە ئی بۆنی دەوە ئەنواع هیچ یعنی ئەگەر ئەتو بزانی بگۆڕی فترە و فترە زۆر باشە شەرنی لەسەر یەکنەوە ئەماعجونی ئەتو بەکاربیێنی لەبەرچی لەبەرەوەی میکرۆبەکان لێڕانێ لەگەر ئەو مەعجونەی برێ مهم ئەتو بشۆی مهم کاریگەری هەیە هەویرەکە کاریگەری هەیە بەری بەس مهم شوشتنەکەیە ئەتو بەبەر دەوام بی ڕۆژانە 2-3 جار هەر نەوە ئەوە چی بەکاربیێنی مشکلە نیە بەس دەبی ئەو فرچانە نەک هەیە سارەکە 2 سارە فرچەی ئەسڵان نەگۆڕیە نابیتن ئەو شتە عەلاقەل دەبی 3 مانگ جارێک چکن ئەو پرستڵانەی تێیدایە برین ئەو داوانەی هەیە داوەکانی هەمووی دەگۆڕێ شێوەی و ئیشی بەدوانی نامین ڕاستە فعلەن وایە یان کەواتە بەشە میکانیکەکەی کە ئەوها فڵچەکە دەجوڵێنین کاریگەری زۆر زیاترە لە هەویرەکە بەس وەکو میدیایەکە بۆی میکرۆبەکان لە فعلەن وایە زۆر باشە ئەو ددانانەمان شوشت ئەوانەی کە فڵچە دەیانگاتێ باس لەوە کردو هەتا 3 جار جارێکیان بە ئەکیدی پێش نووسنە دووەکەی تر دەتوانێت لە وەختی بەیانیان دوای زۆر ئەی بینی ددانەکانمان ئەوە دەبی داویلۆ بەکاربیێنی زۆر کەس هەیە مشکلەی ڕئیسی کلۆربوونی بینی ددانەکانە دێتە لامان برین دانەکە هیچی نییە دەبینی ئەتا بینی ئەو دوو دانەی دەبینی هەمووی کلۆرە لۆ داوی بەکار ناینیتن مەفروزە ئەو کەسانەی دەبینن خواردن و شتغڕ دەبتەوە حەز دەکەن دەبی هەر یعنی
خۆی ئەگەر هەموو کەسێک پێی بکرێ باشتر بەس هەندێک کەس هەیە فەرزترە ئەنو بەکاری بینن ئەوەش بە ئستیشارەی دکتۆری زۆر هەیە دانەکان زۆر نێزیکن لە یەک وا دەکە ئەو خواردنەغڕ ببتەوە و نێتە دەرەبینیدان لێ دەبی بەکاری بینی بە شێوەیەکی ڕاست و بێ ئەوەی پدوەکەت ئەزیەت دەی ینی بێگومان ینی ئەبێت توان ئەو فشاری دەیخێ سەر ددانەکە یان دەزوەکە نەگاتە نەما ئەتو بەس دانەکەی خاوێن دەکەێت پێویست بە سەختیش ناکە بەس ئەوە بچێتە ژوورە و تا بێگومان ئەوەش دەزووی تایبەتە بێ بەکاربێت نەک بڵێ بێت گەل لەوەی شتێکی نوێش ئەفۆن قسانیش دەکەی پێیا بووە زۆر هاسانترە و پدوشت ئەزیەت نادا پێی دەگوترێ وۆتەر فلۆس بڵەکی ئاوە وەکو سپرەی ئەوەی بەکاری دەینی لە لای دکتۆری ددان پێی خاوێن دەکەنەوە ئەوە شتێکی زۆر باشە ئەوی نەزانی ئەوەی بەکاربیێتن بەس بە خاوێنکردنەوەی ددان بە دەزوو جێی ددان شوشتە نەگرێتەوە یان تەواوکەری یەکترین تەواوکەری یەکترین ئەکیت ئەبێ هەردووشی پێکەوە زۆر باشە ئێستا ئەگەر بینە سەر ئەو خواردنانەی کە گازین یان وەکو بڵین سۆدەیان تێدایە ئەوانە چ کاریگەریان هەیە لەسەر ددان بۆ هەندێک جار باس لەوە دەکرێت کە ئەمانە زیان بەخشە نەیخۆینەوە ئەی طبعاً ئەکید خۆ ئێستایان ئەگەر پێمان بکرێ نەفێری منداڵمانکەین نەلۆ خۆمان ئەوانە دوورکەوینەوە لەی توکەن هەموو نەهێزکرد دێلی نەدانەکان دێلی تووشی ئەو زۆر کەس ئەو مناڵانەی توش دەبن زۆربیان سەبەبی ئەو سۆدە و شیرنەمەنی و چپس و ئەو شتانەیە چەند لی دووربین ئەکی چەند دانەکانی خۆمان دەپارێزین ئەدی شیرینی لەوێ ڕۆڵی چیە ینی ئەو حەلەویات ئەو شیرینیە برین کە دەمینێتەوە لەناو ئەو دانەی هەمووی دەبتە مەوادی حامزی هەموو ئەو دانەی کلۆر دەکا وا دەکا بەکتریا و داخوراندن تایبەتی ئەو جۆرە شیرینیانەی کە دائیمەن بۆ منداڵان هەیە لە دوکانەکانی شتکڕین و بەڕاستی ینی هەندێک جار دایکان و باوکان گلەی لۆ دەکەن کۆنتترۆلی ئەویان نییە منداڵەکەیان لە چ تەمەنێکەوە بێ منداڵەکەشیان فێری ددان شوشتن بکەن هەرچەندە ئێمە باسی خۆراکی شیرینیمانە کرد بەس ئەوان لە چ تەمەنێکەوە بێ منداڵە ددان ینی ئەو دانە دوای برین ساڵک و نی و ساڵک و نی وەفوزە حاوەی لەگەر بکرێتن دەست پێ بکرێتن هەربەس بتوانی ئینو ئەو ئاوەی فرێداتەوە ئەمە دەبی لەگەری حەوڵ بدەین زۆر باشە هەندێک جار دەبینین ددان بۆ هەندێک مەبەستی تر بەکاردێت جگە لە جوێنی خۆراک لەسەر ئەوە چیت هەیە وەکو بڵێ هەڵبچڕینی ینیەوە شوشەی سۆدا ینی زۆر گونا حەوت دانانە تعویز نابتەوە ئەتو بچی بەو نەوەعی چی لێ دەکات ینی یەک خورانی ددانەکان شکاندنی ددان ئەوە هەمووی تەسیری هەیە ینی ئەو دانانە تکەن مینایەکەی خصوصن ئی پێشەوە زۆر مینایەکەی تەنکە وەکو ئەوەی نییە ئی پشتەوەش بیتن خۆی لۆ پشتەوەش نابیتن طبعاً ئەو قسە ئەو دانانە دەشتێنی و دوانەکانیش حساس دەبی و دەخورێتن زۆر باشە ئەوە ینی ئەگەر تۆ بێتە سەر ئەو کێشەی ئەو هەڵبچڕێنی شوشەی سۆدا و ئەوانە بەدان ئەگەر دادوەر بووی تا ئەو کەسەت بەگرتن دەدا ینی ئەو کەسەی کە ددانی دەکات سلایدێکی ترمان ماوە لەسەر ئەوە کە باس لە ینی ڕێگاکانی پارێزگاری لە ددانی خۆمان بکەین ینی ئەگەر ئێمە ئایا تەندروستە کە خواردنێکمان خوارد یەکسەر بچین فڵچە بەکاربێنین بە تایبەتی ئەو مادانی کە خۆی شێوازێک لە هەستاوەری دروست دەکات لە ناو ددانەکان وەکو لیمۆیە وەکو هەندێک جۆری خواردنەوەی ئایا دەگونجێ ئێمە یەکسەر پاش ناخواردن یەکسەر بڕۆین دوای نیو سەعات لە ناخواردنی مەفروضە ڕەسەن بیشۆی تەسیری ئەو لیمۆیە و ئەو شتانە زۆر کەسێ لیمۆی بەکاردێنی یان تڕشتیە ئەو شتانەیە بەکاریدێنی مەفروضە ڕەسەن پاش نیو سەعاتی کەمتر ئەتو ئەوەی بشۆی لۆ هەتا تەسیری نەمینێتن چکەن ئەوانە هەمووە دەکە ئەو دانانە بخورێن لە دیوی دەرێ حساس دەبیتن تووشی کلۆربوون دەبیتن و دانەکان تقریبان هەموو طبقەی مینایەکەی دەڕوە زۆر باشە ئەگەر ئێمە لە شوێنێک بووین ئەو خواردانەمان خوارد بەڵام توانای گەیشتنمان بە فڵچەی ددانەکانمان نەبوو بە ئاوشوشتن ئاوشوشتن دەبی چەند جار شتێکی کەش پێیا بووە و سەفەری ینی هەندێک ئەوە هەیە سەفەریە زۆر حەزمی گچکەیە پاکجەکی ئەو هالە گچکەیە لە گەری بەکاری دەینی یان ئەگەر هیچمان نەبوو طبعا نەکیت بە ئاوبی شۆی هێتا ئەو خواردن ئەو شتان لەسەر ئەو دانەی ئاو خوێ بەکارێنێ مشکلەی نییە دەتوانی ئەوانە هاتوانێ بێتە هۆی پرۆتەکشنەکە حیمایەتەکە لۆ ئەو دانانە زانیاریەکان زۆر بەسوود بوو دەست خۆش بێت سەرچاو پێویستە هەمومان
ئەو زانیاریانە بە هەند وەربگرین بۆی بتوانین پارێزگاری لە ددانمانکەین هەروەکو ئاماژەمان پێکرد ئازاری ددان ئازارێکە کە زۆربەمان چێشتومانە لەوانەی خۆشیەکانمان لێت هەڵکات بۆیە تا چەند ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین ئەتوانین تەندروستێکی باشتر هەم بۆ ددانەکانمان بۆ تەواوی لەشمان بپارێزین چکە لە بیر نەکەین تەندروستی ددانەکانمان هەندێک جار کاریگەری نەرێنی لەسەر بەشەکانی تری لە شیشەیە هەموو لایەکتان هەر تەندروست